یانەی هەولێر لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 23 خولی ئەستێرەکانی عێراق لەسەر یاریگای خۆی پێشوازی لە مینای شاری بەسڕە کرد. یاریەکە بە فیکەی زەید سامڕی ناوبژوان دەستی پێکرد. هەولێر ماوەی 2 هەفتە پشوو بوو، ئامادەتر بوو بۆ یاریەکە. میناش ماوەی هەفتەیەکە لە هەرێمی کوردستانە و دوای دۆڕانی بەزاخۆ نیەتی تۆڵەی لە هەولێر هەبوو. پێچەوانەی پێشبینیەکان هەولێر لە نیوە یەکەم نەیتوانی مەترسیەکی ڕاستەقینە بخاتە سەر گۆڵی میوانەکەی. میناش زوو هەڕەشەی گۆڵی لە کوڕانی شاری قەڵاو منارە دەکرد. لە نیوە یەکەم هیچ کام لە هەردوو تیم بە گۆڵ نەگەیشتن و بەبێ تۆمارکردنی گۆڵ گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لە نیوەی دۆم دووبارە کوڕانی شاری بەسڕا بە فشارەوە دەستیان بە یاریەکە کردەوە. هەولێر بە 2 هێرشی گەیلان لوقمان وەڵامی میوانەکەی دایەوە، بەڵام گۆڵیان لێوە بەرهەم نەهات. لە خولە چێشتاونۆ بە ئەسیستێکی نایابی حەمید تائی کەڕا جەعفەری لاو بربەستی یەکسانیشکاند و مینای لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. یاریەکە هەر ئەوەندەی لە خۆ گرتبوو بە تاکە گۆڵێکی بێوەڵام و بە سەرکەوتنی مینا کۆتایی هات. بەم شکستە هەولێر بە 32 خاڵەکەی بە کاتی لە خانەی نوێمی ڕیزبەندی مایەوە. میناش بە 24 خاڵ هەڵکشایە خانەی 16 ڕیزبەندی. یاری داهاتووی هەولێر لە هەفتەی 24 خولەکە بەرامبەر زەورا دەبێت. چوارشەممە لە بەغداد ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.